کردنەوەی چارەنووسی ئەو مامۆستایانە لە هەر سێ پارێزگای هەولێر، دهۆک، سلێمانی کە مامۆستایان لە قوتابخانە و کەمپەکانی کوردانی ڕۆژئاوا بۆ ماوەی 8 ساڵ وانە دەڵێنەوە، بەڵام نە چارەنووسیان دیارە، نەوانە بێژن، نەخۆبەخشن، هیچ چارەنووسێکیان نییە، پێیان دەڵێن مامۆستای هاوکاری کە ئەو وشە زۆر نەگونجاوە بۆ مامۆستایان، لە هیچ شوێنێک مامۆستای هاوکاری نییە. پاش 10 ڕۆژی تر دەکا ساڵی 2022 بە هەمووی بە 3 ساڵان لە 2009ەوە مامۆستا 900,000 وەرگرتووە. بەڕاستی لە هیچ شوێنێک نا بەو جۆرەیە کە مامۆستا بەو ئەرکە پیرۆزە هەڵدەستێ لە هەموو شوێنێک هەر کەسێک هەر چین و توێژێک دوو ئەرچی لەسەر شانە هەم ماف هەم ئەرێک مامۆستایان دڵسۆزانە ئەرچی خۆیان بەجێگەیاندووە، دڵنیام لەوە زۆر دڵسۆزن لە کارەکانی خۆیان. ئێستا هاتین داوای مافی خۆمان دەکەین بەڕاستی و داواکارم لەلایەنی پەیوەندیدار کە ئێمە ئێستا ناوەندەکانی خوێندنمان بایکۆت کردووە بۆ ماوەی مانگێک 2 مانگە کە پەروەردە خۆتان دەزانن پرۆسەیەکی ورد و هەستیارە، بۆیە داواکارین بە زووترین کات کێشەی ئەو مامۆستایانە چارەسەر بکرێت، ئێمەش بگەڕێینەوە ناوەندەکانی خوێندن. خۆتان دەزانن دەی یەک تاقیکردنەوەی وەرزی یەکەمە، فێرخوازان لە بارودۆخێکی زۆر نالەباردان، هەمیش مامۆستایان لەسەر ئەرچی خۆیان بەردەوام هەم هاتوچۆکردنیان بۆ قەزا و ناحیەکان لە هەر سێ پارێزگا بەردەوام بوونە، تا ئەو کاتەش مامۆستا هەیە بەردەوامە لە خوێندن بایکۆتی نەکردووە. بۆیە ئێمە داواکارین ئەو کێشەیە بە شێوەیەکی ئیجابی و مافەکانمان بە شێوەیەک تێدا جێگیر بکرێت و شایستە داراییەکانی ئەو ساڵانەمان بۆ بگەڕێنەوە کە 3 ساڵ 900,000. بەڕاستی خۆشم پێکەنینم بەو بابەتە دێ، لەبەرەوەی مامۆستا زۆر لەوە پیرۆسترە ئەرکەکەی و شکۆی مامۆستا زۆر لەوە گەورەترە کە بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ بکرێ بەڕاستی. بۆیە ئێمە ئەمڕۆ داواکارین وەڵامێکی جدیمان بدرێتەوە، بەڕاستی دەستیمان پێ نەکرێ کە پەیوەندیان پێوە دەکەین هەر ئەو کاتە دەڵێن بەسەر چاو، دواتر وەڵامی پەیوەندەکانمان نادەنەوە. دەوام دەکەم، مامۆستا هەیە 8-9 ساڵە لەو مەکتەبانە دەوام دەکە کە هیچ چارەنووسێکمان دیار نییە. لە 2009 تا ئێستاکە 900,000مان وەرگرتیە، چەند جاری شاتینە پێش وەزارەت کە هیچ وەڵامێکیان نەداینەوە.